دكتور بخير بيت. باشن جێتان لێمە؟ بەڵێ دکتۆر بەڵێ. دەنگم پێوە نییە؟ بەڵێ دەنگت باشە. ئەوەکم هەندێک ڕسمم حازر کردیا ئەو شیرکەم ڕسمەکان هاتیە ڕسمەکان دەتام شیرکەمە نییە؟ بەڵێ شێر سکرینی بکە بەڵێ. زۆر چاکە. بوشڕا لە فەیسبوک بڵاوی بکەوە باشە لە کۆمنتەکان دابینی ئەوەی کە پۆست ناکرد. هەرچەند لە جۆی ناو فەیسبوک نەبوویمە بەس ئێستا لە کۆمنتی سایکۆفێر دایدەنێم. لەوێ دابینێ. ئەمن تەواو ئامادەمە. بەڕێزان جا ئەنگۆ ئەگەر خۆتان بەم بناسێنن و یان وەکو ئەوە کاک عەلیەت و حەز دەکەی گروپەکە پێ بناسێنە ئەو قوتابیانەی کە لە گەرمان هەتا پێشەوێ من دەست پێ بکەم. دکتۆر ئێمە وەکو پرۆژەی سایکۆفێر یان گروپی سایکۆفێر لەگەڵتین. سایکۆفێر پرۆژەیەکە تایبەتە بە قوتابیانی بەشی دەروونزانی و هەردوو زانکۆی سۆران و زانکۆی سەلاحەدین کە ئامانزمان خزمەتکردنی خۆمانە کۆمەڵە ئەمانەوێت خزمەتی خۆمان بکەینەوە. تاوان مامۆستایانی هەموو پشگیرمانن تەنان زانکۆی سەلاحەدین پشگیریمانەکات. ئێستا لێرە زیاتر هەر قوتابیانی خۆمان قوتابیانی بەشی دەروونزانی ئامادەن بۆ بابەتەکەش حەزەکەم هەر واتە ڕوودی لە قوتابیانی بەشی دەروونزانی بێت واتە بەو ناوە قسە بکەیت. دەروونزانی لێرانە وەکو ئەوە دێ ینی وەکو برانچی سایکۆلۆژی وە نیە دەروون ناسی هەر بەڵێ دەروون ناسیە بەڵێ یعنی ئەنگۆ لە بواری سایکۆلۆژی ئەوەنە دەخوێن. زۆر چاکە ئەگۆکەی پێم بڵێن دەست پێ بکەم هەتا من دەست پێ بکەم هەتا ئەوەکەش شیرکەم ئەوە نووسرا هۆست شیرینگ دیسیبلد ئەم دەمێ سکرینەکەی خۆم شیرکەم بەزەوەکەم حاڵە دەکەم دەرێ دیسیبلد یعنی ئەگەر ئەنگۆ ڕێگەم پێ بدەن نازانم لە لای من هەوڵە دەم یەک دەقە دکتۆر بزانێ ئێستا تەواوە. زۆر چاکە ئەوە ئێستا تەواوە. ئێستا چستان لێ دیارە سکرینەکەمتان لێ دیارە و ئەم بەڵێ پاوەرپۆینتەکە دیارە. بەڵێ زۆر چاکە دکتۆر ئێوە ئەتوانن دەست پێ بکەن ئێستا بەرەبەرە قوتابیانیش دێنە ناوە. زۆر چاکە. ئەمن بەڕاستی ماوە پێش ئێستا کە جەنابتان قسەتان لەگەڵ من کرد گوتتان حەزمان لێ بابەتێکتان پێشکەشکەم ئەم پێم خۆش بواتی بگەم گوتم بابەتەکە با لەسەر فانکشنەل MRI دی. فانکشنەل MRI بە ڕەنینی موگناتیسی پێدەرێن واتی من گۆ ناوەکی جوانتان هەڵبژاردێ زرنگانەوەی موگناتیسی هەمان ئەوەی ڕەنینی دەگەینی. جا نازانم ئەمن حەزم لێ بەڕاستی پرزنتیشنەکە وەکو کوبرەی گفتوگۆش بی نازانمانگۆ کوتا پێخۆشە ئەگەر گفتوگۆ بی هەریەک لەنگۆ حەزی کرد پرسیارێکی هەبوو بە وەگوتم کاک عەلیەت و حەز دەکەی مۆدێرەیت بە بابری بەخۆ لەگە پرسیارێکەوە یان کەسێک پرسیارێکی هەبوو جا شێوازەکە کووە دەستی بڵند دەکا ئەوەیە زۆر خیبرەم نییە بەڕاستی لە ژووی بەس پێم خۆشە ینی قەتعیشم کرد لە ناو ئەوەی پرسیارێکتان هەبوو شتێکتان هەبوو لە شێوازی گفتوگۆ بیچکەم بەڕاستی هەندێک ڕسمم دانایە لەوەی ئەوەی بکەین دەست بە گفتوگۆی بکەین لەسەر ئەو بابەتەی زرنگانەوە ئەوها باشترەوانە زۆر باشە. بەڵێ زرنگانەوە لە چ دێ ینی ئەوە بابەتێکی زۆر گرنگە چکە ئەو
فانکشنال MRI زنگانەوەی مغناطیسی شێوازێکی وێنەگرتنی مێشتێک ئەو شێوازە وەکو داهێرانێکی زۆر گەورە بوو لە بواری پزیشکی زۆر بە پێشی خست. جا ئێستا زۆرتری کەس ئەوانەی کە FMRI بەکاردێنن سایکۆلۆژیستەکانن دەروونزانەکان چکە من لە دەرەوەی وڵات خوێند بووم نازانم ئەنگۆ کاک عەلی ئەنگۆ هیچ FMRI دەخینن لە ئەوەی لە بابەتەکانتان ینی وشەی FMRI یان برین ئیمەجینگ یان هەر وێنەگرتنی مێشتی هیچ بابەتەکەیە لە بوارەکەتان لە سایکۆلۆژی لە نەخێر دکتۆر وەڵا ڕزیاتر ئیشیمە توێژەری دەرونیە لەوانەیە قوتابیانی کۆلێژی پزیشکی زیاتر لەو بابەتە قسە بکەن. ئاخە توێژەری دەرونی مەسە ئێستا ئەوە بە یەک لە سلایدەکانم حاضر لێ برین بیهیڤیر یعنی بۆ زیاتر لەسەرەوەی دەرون ناسی و هەڵسوکەیتی مرۆڤی بۆ نمونە لە چ لایەنێکی دەرونی دەبتە چ لایەنێکی بیهیڤیر یعنی ئەو ئەنگۆ زیاتر فۆکەس دەکەنە سەر ئەو لایەنەی بەڵە ڕاستی ئەمە بۆ ماوەزانی و فیسیۆلۆژی ما خوێندووە بەڵام زیاتر تەرکیزمان لەسەر لایەنەکەی ترە ئەو لایەنی تەبعەن لە بەچە و بابەتە بنیاگۆڕچکەم لە دەرەوەی وڵات دەخینم سایکۆلۆژی کە تو بیهیڤیر هەڵسوکەوتی مرۆڤەکی لەلایەنی دەرون ناسی دەخینی بێگومان ئەو پرسیارش دروست دەری برێی ئایا لە چ شوێنێکی مێشتی مرۆڤی کە ئەو هەڵسوکەوتی بەرپرسیار وایە ئەوەی سایکۆلۆژی لە گوگڵی با پێتە پیشاندەم مەسەلەن ئەو زوو ئێستا ئەوە نووسیتم سایکۆلۆژی لێرانە بەس لە گوگڵی نووسیتم سایکۆلۆژی تەماشاکە ئەو ڕسمانەی کە دەمداتێ چی هەر هەمووی ڕسمی مێشتیە مێشکە لەگەر هەندێک تیشی وەکی ڕەنینی مغناطیسی هەمووی ڕسمی مێشکە مەبەستم لە چ یعنی بوارەکەی گۆ ڕاستە لە بواری دەروونناسی هەڵسوکەوتی مرۆڤ دەکۆڵەوە بەس لە کۆتاییدا هەردەی بڵێن چ شوێنێکی مێشتی مرۆڤ ئەو بوویتە هۆکاری ئەو هەڵسوکەوتەی وایەنە دکتۆر ئێمە لە پێناسی دەروونزانی ئاوا ئەکەین ئەڵێن زانستێکە دەکۆڵێتەوە لە پرۆسە ئەقلیەکان و هەروەها ڕەفتاری ئینسانەکان بە میتۆدێکی زانستی ئەوجا ئێستا ڕەفتاری ئینسانەکانتان ئەنگۆ زیاتر فۆکەس کردتە سەرێ لایەنە ئەقلیەکەش وەکو نەزەری دەخینن بەس وەکو عەمەلی ئەمن لە بەچە و وێنانە تا پێشان چکەم لە دەرەوەی وڵات خینیتم ئەو بەشێ ئێمە خین پێی دەگوترێت نیۆرۆساینس ئێستا لەتان باز دەکەم بەشەکان چیە مەسە ئێستا نیۆرۆساینس ئەو زانستانی کە لە مێشک دەکۆڵنەوە نیۆرۆساینسمان هەیە یعنی زانستی مێشک خانەکانی مێشک ئەوە لە خانەکانی مێشک دەکۆڵتەوە یعنی هەموو ئەو خانانی مێشک و لەگەیەکی ئیش دەکەن جا ئەوە هەموو لایەنەکان لێ دەپێستەوە نەک بەس لایەنی نەخۆشیەکان لایەنی طەبیعیەکەش لێ دەپێستەوە ئەو زانستەی کە لە نەخۆشیەکەی دەپێستەوە پێی دەگوترێت نیۆرۆلۆجی ئەوە زانستە پزیشکیەکە کە لەلایەنە نەخۆشیەکان دەپێستەوە بەس نیۆرۆساینس لەلایەنە نەخۆشیەکان و نانەخۆشیەکانیش دەپێستەوە طەبیعیەکانی بۆ نمونەوێشتی مرۆڤی پویش دەکات لە حالەتی طەبیعیش جا لە دووی کۆگنیتیڤ نیۆرۆساینس زۆر گرنگی بە خانەکان نادا گرنگی بۆی دەدا کە ئەو خانانە ئەگە هەموو پێکەوە ئیشیان کرد هەستەکان کو دروست دەبی ویستەکان کو دروست دەبی لە ناو مێشکمان یعنی ئەو شتان لە دووی ئەو زانستە دێک کە ئەمە پێی دەنێت سایکۆلۆجی یعنی ئەوە طەبەقەک لە سەرەویە ئەو یان زیاتر ئەبستراکت یعنی چی یعنی زیاتر دوورە لە خانەکان بەس بە شێوەی گشتی لێ دەکۆڵتەوە کە چ بەشەکی مێشتی مرۆڤ دەبی بەڵانس بی لەگە چ بەشەکی مێشتی مرۆڤ جاگەرە و بەڵانسە تێک چ نەخۆشی دروست دەبی ئەو زانستەی کە لە نەخۆشیەکەی دەپێستەوە پێی دەگوترێت سایکایتری یعنی بۆ نەفەرێک بۆ نمونە هەمومان طەبیعی هەموو مرۆڤێک دەبی خەمی بخوا پێ بکەنی یان یعنی ئەوە شتێکی نۆرمەڵە سایکۆلۆجی دەروونناسی لەوەی دەپێستەوە بەس نانۆرمەڵەکەی چییە کاتێک کەیەکە بێتام لە حەد پێدەکەنی ئیۆفۆریای دەگری یعنی ئەوە دەرێن ئەو نەفەرە شێتە بێ سەبەب پێدەکەنی یان کاتێک کە نەفەرێک بێتام خەمۆچی دەگری وەی لێدێ ئیشی پێ ناکرێت لە دنیا هیچ ئیشێکی پێ ناکرێت یعنی لە قوشبنەکی دەکەوی دەرێنەوە تووشی نەخۆشی خەمۆچی بوو ئەگەر ناخۆ خەمۆچی طەبیعیش هەیە لە بەشەری یان بۆ نمونە دیلیوژن ئەوانەی کە تووشی نەخۆشیەکانی سکیزۆفرینیا و ئەوانە دەبن یعنی کوبرەی وەهمیان لۆدێ بەشەر خۆ طەبیعیش وەهمی لۆدێ یعنی ئەمنیش ئێستا جار بەجار وەهمم لۆدێ ئەوم لۆدێ
زعما بەستم ئەو زانستەی کە لەلایەنە طبیعیەکەی دەپێستەوە دەروون ناسیەکە لەلایەنە طبیعیەکەی هەموو لایەنەکان لێ دەپێستەوە ئەو زانستەی کە لەلایەنە نەخۆشیەکەی دەپێستەوە سایکاتری پێدرێت و لە کۆتاییدا دەرەنجامی وانە هیومەن بیهێڤیەرە ڕەفتارەکانمانە یعنی تەماشاکە ئەگە لە خانەی ڕادەستمان پێک لەو زانستەی کە لە خانەکانی مێشکی ڕادەپێستەوە کە نیۆرۆساینس کە پێدرێت ئەو خانانە کولەگەیەکتری ئیشارەتەکان دەنێرن هەتا گەیشتی ناوەی کۆی گشتی مێشک و کۆی گشتی ڕەفتارەکان و تا ئاخری ڕەفتارەکانی مرۆڤ و دواتر کۆمەڵ ناسی بێتە گۆڕێ کە ڕەفتاری کۆمەڵێک مرۆڤیە نەک بە تەنەیەک مرۆڤ مەبەستم لە چ ینی زانستەکان هەمووی تەبەقەنە سایکۆلۆژی ئەم لەبەر باسی دەمەوێت باسی FMRI بکەم ینی ئەو زرنگانەوەی مغناتیسی کوبەکاری دێنە لە سایکۆلۆژی ئەگەر تازە ئەو پێشەوەی بێمە سەخت هەر لە ئەوەی دەگەڕام لە ئینتەرنێتی ئەگەر یەک لەو کتابانە ئەو کتابە Introduction to Psychology ئەو کتابەکە لە MIT تێکسبوکی سایکۆلۆژیە یاوە لە دەرەوەی وڵات ئەوەی دەخینن بوون لە ئەمریکای تمشە کتابێکی زۆر زەحمە 783 پاڕە ئەم بەس لە دوو وشەی FMRI گەڕام FMRI زرنگانەوەی مغناتیسی بزانم گوتم بزانم چەند جار لەو کتابەیدا باس کرا ئێستا بزانەوەی ئەوە جارێک لێرە باس کرا ئێستا دەرێت دوی ها فریویل لێرانە باسی فریویل دەکات دەریایە ئەمە ویستی ئازادمان هەیە لێرانە چ ئاماژە بەو ئەوەی بەو لێ کۆلیوانە دەکات کە FMRI بەکاریدا لە چێن دەرەی دیش ئێستا بزانە هەروە لە جێی باسی FMRI دەکات لە چەندین جێی تاڵێ نەکەم دیت لە ئەوەکان کاگعلی جێتان لێمە چکەوە ئیشارەتە پێشان دەدرێت ئینتەرنێتەکە بڕە خراپە ئەتەرنێت هیچ قەتا بوو وڵایی دکتۆر تۆزە قەتا بوو کێشەک نییە گەر قەتا بوو پێ ئەوە بکەنەوە دووبارەی دەکەمەوە ئێستا جێت لێمەوە نییە بەڵێ ئێستا باشە ئەتیادە تو لەسەر خەتیش بی ئەتیادە بەس بەبەستم لە چبێەوە چەند جار بگەڕێن وشەی ئابزان ئێستاوە لە چێندرێ ئەوەمان دیت ئەوە مێشک مەسەلەن ئەوە لەو کتابەی کە تێکسبووکی دەروون ناسیە لە دەرەوە دەخیندرێت لە چەندین جێی وشەی FMRI تێدا هاتیە ئەم بەخۆم کە لە دەرەوەی وڵات بوو FMRI بەشەکە لە خوێندنی ئەو کەسانی کە لە سایکۆلۆجی دەخینن لە دەروون ناسی چکات و هەر دەمای کە دەی باسی ڕەفتارەکانی دەکەی دەری ڕەفتاری مرۆڤی ئۆهاوها دەتەوێت دواتر بزانی چ شوێنەی مێشکی مرۆڤ بوویتەوە ئەو هۆکارەی ئەو ڕەفتارەی ئێکە دەتەوێت بزانی چ شوێنێکی مێشکی مرۆڤ بوویتەوە هۆکاری ئەو ڕەفتاری پێویست بە ئامێرێکی گەیرۆی تەماشای بکەیت جا دووسێ ئامێر هەیە سایکۆلۆجیستەکان زۆر بەکاری دێنن ئەوانی دەدەروون ناسی ئامێرەکەی EEG پێدرێن ئەویان بڕە کەرزانە ئامێرە بە قووەتەکە FMRI کە من ئێستا باسی دەکەم لەتان ئەوە هەر کورتەیە بوو لەسەر ئەوەی کە ئەو بابەتە لۆ گرنگە لە بۆ ئەو کەسانی کە دەروون ناسی دەخینن بینەوە سە سلایدەکانمان ئەو ئامێرە چییە؟ ئەنگۆ هەمووتان جێتان لە ڕەنینی مغناتیسی بووە زرنگانەوەی زۆر جارێک یەکێک لە نەخۆش دەکەوی دەرێ بن تیشکەچی ڕەنینم لۆ بگرن FMRI فەرقی نییە لەگەوی یەک فەرقێکی بڕێک جیاوازی هەیە ئێستا لۆتان باز دەکەم جیهازی MRI ئەو جیهازی کە ئێستا لە پێش سادەبین کە نەفەرەکە دەچی دەبێ خۆی دەیهاوێنە بن ئەو جیهازەکە پێکاتی لە کۆیلێکی مغناتیسی گەورە ئەوە کۆیلێکی مغناتیسیە مغناتیسێکی زۆر گەورەی حتاوەچ کە دەچێ ژۆرێ ئەگەیەکە کەس کە تووشی ئەو حالەتانە بی مەسەلەن خزمەکی ئەوە بچی بچیرێت تیش بگرێت ڕەنی مغناتیس پێ دەرێت ئاسنەک لە جسمت هەیە لێکەوە یانی گوستی لە ئەو شتانە چکە مغناتیسەکەی گەلێک گەورەیە ئەگەر نەفەرەکە ئاسنی لە بیر بکە یعنی لە جسمی بەشێک هەبی ئاسنەک هەبی شتێکی ئیتر ڕای دەچێشی جیهازەکەی ئەوە دەکات تێک دەدا لەوانەیە ئەزیەتی نەفەرەکەش بدات چکە مغناتیسەکە زۆر بەقووەتە لە کاتی پێکردنی بەس هەرچەندە ئەو مغناتیسە زۆر بەقووەتەوە ها تەسیریمان لێ ناکە یعنی ڕەنینی مغناتیسی بڕێک جیاوازی هەیە لەگە سیتیسکان زۆر زانان خەڵک دەری ئایا توش سەرەتانی دەبم ئەوەی دەبم چکە تیشی سیتیسکان تیشتی ئەشیعی تیشتی ئەوەی ئینەوەوی ئەکسڕەی پێدەرێن
ئکسڕەی فڕەدەدا بەس ڕەنینی مغناطیسی هیچ تیشی ئکسڕەی تێدا نیە بە هیچ شێوەیەکی هەتا ئێستا هیچ لێکۆڵینەیەک نەی سەلماندێکە ئەو ڕەنینی مغناطیسی مرۆڤی تووشی سەرەتان دەکات شتە چوا دەکات هەرچەندە مغناطیسێکی زۆر گەورەشە کە بەسەر دەستەنا ئەو مغناطیسەی ئەو مغناطیسە گەورەیە چ دەکات بڕێک کاریگەری دەکاتە سەر ئەتۆمەکانی هایدرۆجینی لە جسممان جسمی بە بەشێکی ١٧٠ ئاوە ئاویش پڕی هایدرۆجینە جا ئەو کۆیلە گەورە مغناطیسە لەرەلەرێکی بە ئەوەی دەکات بە ئەتۆمەکانی هایدرۆجین دەکات جا ئەو ئەتۆمانی هایدرۆجینی بە پێی شوێنی ئەو شوێنەی لەشمان هەیە لەرەلەری زۆر دەکات هەیە لەرەلەری کەم دەکات مەسەڵەن ئەگەر لە جێیەکی ڕەقبی لەرەلەری کەم دەکات تیشکێکی سەبرتر دەداتەوە لە شوێنێکی نەرم بی لەرەلەری زۆر دەکات ئەو لەرەلەرانە لە کۆتایی سێنسەری جیهازەکەی هەمزانەوە ئەو وێنەی قەدیمی ڕەنینی مغناطیسیەوە لە ناو قەدیم بەشەرەکەیان ئاڵاندیە ئەوە کۆیلە مغناطیسیەکە ئیتر بە پێی لەرەلەری ئەتۆمە هایدرۆجینیەکان ماوە منتیقانەی کە ئەوەنە سۆفتن نەرمن ئەوەی زیاتر دەدا تیشکێکی زیاتر دەدا بۆ منێت بەو دەتانی ناو لەشی مرۆڤەکەی ببینی ناو لەشی مرۆڤەکەی ئەو جەوە دەتانی ئێستا حالیان دیقەی زۆر بووە ئەو جیهازانە ئەو هەنە مایاوە قەدیمە دەتانی ناو منتیقەی ئەوجا دەبینی نەفەرەکە بەردەکی هەیە یان گرەیەکی هەیە لە جسمی شتێکی هەیە هەموو لۆ بەدەر دەکەی ئەمان پێویستمانە لێرە دکتۆر دەنگەکە تۆزێک تێک چووە بەکاردێنین لۆمێشی وەڵی نازانم ئەوڕۆ ئەتەرنێت خراپە زۆر سەیرە جارەجار ئەتەرنێتم زۆر باشە بەس ئەوڕۆ ئەتەرنێتەکە ئەوە شەواهێریشە بەس کێشەنی ئەگەر دەنگم قەتا بووە تو هەر بەبیرم بینەوە لە چێن دەرێک قەتا بووە تا من ئەوێتان لۆ دووبارە بکەمەوە ئێستا دەنگم هاتەوە ئێستا باشە دکتۆر باسی ئەوم کردوەە ئێرەتان جێلێ بوو کە گوتم کۆیلەکە و ئەتۆمەکانی هایدرۆجینی ئەوە دەکا و لەرەلەرەکان ئەو بابەتانەتان جێلێ بوو بەڵێ ئەوە احتیاجی بوو بەڵێ زۆر چاکە ئەوجا گوتم لە نەخۆشخانەکان ئێستا حالیەن ئەوە دەکرێت حەزەکەی ئەگە ڤیددیۆم لادەم بە ئینتەرنێتەکە بەس سلایدەکانتان لێ دیاربی بەسەوە نیە حەزەکەی ڤیددیۆیەکی لادە بەبی خۆم زۆر باشە کێشە نابێت ئێستا شاشەکەت لێ دیارەوە نییە شاشەکەتان هەلێ دیارە بەڵێ سکرینەکە دیارە سکرینەکە دیارە زۆر چاکە پێم برێگە دەنگم قەتا بوو پێم برێ بەس گوتم بزانم ئەوها بەشکەم خەتەکە ئەوە باشتر ئیشەکە جا ئەوە لە ئێستا هەیە لە کوردستانەوە هەیە یعنی لە نەخۆشخانەکان هەیە هەر کەسێک بێوێ فەحسەکی ئەوەی بکا مەسەلەن کێشەکی هەیە دەستەکەن دکتۆرەکی جملای عەسەبی دکتۆرەکە بۆ نمونە پێی دەرێ بڕۆ تیشکێکی ڕەنینم لۆ بگرە ئیتر وێنەکان بۆ شێوەیە دەردەچیەوە وێنەی نۆرمەلی مێشتیە بەس جار بەجارەگە گرەیەکەوی شتەکەوی بە دەردەکەوی ڕەنینی مغناطیسی چییە هەمان شتە بەس جیهازەکە گەورەترە ئەو جیهازی کەم باسی دەکەم بەس هەمان تەکنیکە مغناطیسەکەی بڕێک زەخمترە توانای هەیە نەک بەس ئەتۆمەکانی هایدرۆجین بەڵکو ئەتۆمەکانی ئۆکسجین کە لە ناو هیمۆگلۆبینی خینماندا هەیە لەرەلەری وانیش ئەوە بکە هەست پێ بکە لەرەلەری بۆ نمونە ئێستاەوە دەمارەکانی خینیە کە دەماری خینی پێدا دەڕواگە ئۆکسجینی زۆر تێدابی مادەی هیمۆگلۆبین ئەگە ئۆکسجین زۆر تێدابی جیاوازە لەوەی ئەگە ئۆکسجینی کەم تێدابی جا ئەو جیهازە هەست بە ئەوەش دەکات یعنی بەهۆی لەرەلەرەکان هەست بە زۆری و کەمی هیمۆگلۆبینەکەی دەکات جا ئەو شوێنانەی کە ئەوەی زۆری لۆ دەچی خینی زۆری لۆ دەچی لۆ مێشی بۆ نمونە تو بیر دەکەیەوە منتیقەی مێشکت ناچارە دەبی خینی زۆر لۆ بچی لەوەی بیر دەکەیەوە ئۆکسجینی زۆر لۆ بچی ئەو منتیقەیە بڕێک ڕۆناکتر بە دەردەکەوی لە جیهازەکەی هەمزانە ئێستا ئەوە تەماشاکەی دیقەی کەمتر لە بەرێ ئەو زیاتر تەماشای ئەوەکەی دەکات ئەو زرنگانەوەی مغناطیسی فانکشنال MRI گرنگی بە شێوەی مێشکەکەی نادە گرنگی بە ئەوەکەی دەدا خین لۆ چێن دەرێت چوە لۆ چێن دەرێ نەچوە
جا ئەوە ئێستاوە هەمان شێوەی مێشتی مرۆڤە ئەوەش سیگناڵەکەیە یعنی ئەوە پیشاندا هەرجەیەک کە برند بووە ئەو مانایوێ خینی زۆر لۆ چووە و هەر شوێنە کە دەبینین کە نوی بووە ئەو مانایوێ خینی کەم لۆ چووە. دواتر بە ستاتیستیکال ئەنالیسی پێدەرێن ینی هەندێک سۆفتوێر هەیە و تەماشای ئەو شوێنانە دەکەی کە ڕۆناکترن بەراوردی دەکەی لە ئەو شوێنانەی کە تاریکترن ئیتر ئەو منتیقەیەت لەوە پیشان دەدا کە کاریگەری لەسەر بووە ینی لە جیهازەکەی لە بەدەرەکەی ئەو منتیقەی مێشتی مرۆڤی ئاکتیڤ بووە لەو کاتی. جا ئەتو وەکو لێکۆڵەرەوە دەپای تەماشایکەی دەپای پەیوەندی نێوان ئەو شێوە ئەو منتیقانەی مێشت کە ئاکتیڤ بووە لەگەر ئەو تێستەی کە کردیتت یان ئەو تەجروبەیەی کە کردیتت ئیتر لێکۆڵینەوەی خۆت دەکەی و بڵاوی دەکەیەوە وەکو لێکۆڵینەوە وەکو ئەنجام. ئەوە بەس گرافەکە پیشاندا کە لە ساڵی 1992 هەتا 2004 چەندین لێکۆڵینەوە کرایە بە سایت فانکشنال MRI یعنی ئەو ئامێرە لە بۆ دەروون ناسان زۆر گرنگە ینی ژمارەی گەلێک زۆر ئێستاش حالیان ئەمەش ئەمڕۆ خۆم کە لە دەروی وڵاتبووم یەکێک لەو لێکۆڵینەوانەی کە بەردەوام دەماکرد هەر لەسەر ئەو ئامێرەی بوو. ئەو ئامێرە چۆن کە پرسیارێکمان هەبوو لەسەرەوەی کە مێشتی مرۆڤ چ شوێنێکی مێشتی مرۆڤ ئاکتیڤ دەبی لە چ حالەتێکی ناچار ئەو ئامێرەی بەکاربین بەبەست لە چ دێ ئەو ئامێرە ئامرازێکی زۆر پتەوی لێکۆڵینەوەیە بە تایبەتی لە بۆ دەروون ناسەکان یان ئەوانەی دیارە و پەیوەندی نێوان عەقلی مرۆڤ یان مێشتی مرۆڤ لەگەڵ ڕەفتارێکی ببینەوە. گرنگیەکە لێرانە چییە ئەو خاڵی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەوە نییە برێ وەڵای ئەمن ئەو جیهازم هەبی یەکسەر هەرچی بمەوێ دەیهاوێمە بنە و جیهازەی شتێکم لۆ بەدەر بکەوی نە ئەوەی کە گرنگە دیزایانی ئەکسپریمنتەکەی دیزایانی ئەو تاقیکردنەوەی کە دەیکە ئەویش زۆر گرنگە یعنی ئەوە بۆ نمونە پێش هەموو شتێکێت دەبی پرسیارێکی دابنی پرسیارەکەت بۆ نمونە دەتەوێت بزانی چ منتیقەکی مێشتی مرۆڤی دەموچاوی مرۆڤی تێدا دەناستەوە ئەو کاتی دەبی چ دەکەی بۆ نمونەوەیەک لەو ئەکسپریمنتانی کە ئەمنیش تێدا بەشدار بوو ئەگەر تەماشاکەن ئەکسپریمنتەکە چ دەکەی مجموعە ڕسمی دەموچاوەکی دێنی لەگەر مجموعە ڕسمی دەموچاوەکی کە دیار نییە چاو کەپووی دیار نییە ئەوە پێی دەڵێن سکرامبڵد فیسز یعنی ئەوەت کردیە تێکتدایە دەموچاوەکە ماناوێ هەندێک دەموچاوی نۆرماڵ لەگەر دەموچاویەوە ئەو جۆوە زۆرن یعنی بە سەدەها ڕسمی خڕبەکەیەوە ئەو ڕسمانە کە نەفەرەکە دەستە بن جیهازەکەی زۆربەی جاراوە نەفەرەکە دەستە بن جیهازەکەی گرنگە یعنی جاوێ نیو ساعتە لە بنەو جیهازی دەبینێتەوە پێی دەڵێن دەبی حرەکەی نەکات چونکە ئەگەر حرەکەی کە مێشتی ئەوەکەی یعنی سیگناڵەکان تێکەر دەبی سیگناڵی حرەکەی لەگە سیگناڵی مێشتی تێکەر دەبی بڕگلۆمە زەحمەت دەبی جاما پێی دەڵێن حرەکەی نەکا و پێی دەڵێن ئەو ڕسمان تەمەشاکە یعنی پێی دەڵێن بۆ نمونە پێی دەڵێن بەس تەمەشای وێنانە بکەیان بۆ نمونە پێی دەڵێن ئەگەر فلانە شتت بەدڵ بوو دوگمەی لا ڕاستداگرا یان دوگمەی لای چەپداگرا یعنی شتێکی پێ دەڵێن کە بیکە ئەو تەمەشای وێنانە دەکا وێنەی مرۆڤەکان لەگە ئەو وێنانە جا ئەمە چ دەکەین لە کۆتایی کە ڕسمەکانمان بەدەست دەکەوتەوە مێشتی مرۆڤی ئەو شوێنانەی کە ئەوەمان پێ پیشاندایە وێنەی مرۆڤەکمان پێ پیشاندایە لەگەر ئەو شوێنانی کە وێنەی کەسمان پێ پیشان نەدایە یان بۆ نمونە ئەو وێنانەمان پێ پیشاندایە ناقیسی دەکەین لەگەر یعنی سۆفتوێرەکەیە ڕسمەکانمان لە بۆ ئەوەی دەکا وەکو فۆتۆشۆپی بەس فۆتۆشۆپی ئەوەی نییە یعنی ئەوە دەستکاری ڕسمەکان بە پێی چەند هاوچێشێکی بیرکاری دەکات بۆ نمونە لەو حالەتەی تەماشای ڕەنگەکانی مێشتی دەکات کە لەو حالەتێک کە دەموچاوی دیکە لەگە ئەو حالەتێک کە دەموچاوی نەدیتە لەگە یەکتری بەراوردیان دەکات ئەو کاتی منتیقەکی شوێنی مێشتی مرۆڤی ئەکتیڤیتیەکەی بەدەردەکەوی یعنی ئەمە دەت ئەو وەختی دەڵێن ئەو شوێنەی مێشتی مرۆڤ بۆ نمونە ئێستاوە لێرە ئەگەر لێتان دیاربی پێی دەگوترێت فیوزیفۆرم فیس ئێریا منتیقەکی مێشتی مرۆڤە عادەتەن کە بەشەر ڕسمی دەموچاوی ببینی دەموچاوی نەفەرەکی ئەو منتیقە ئەکتیڤ دەبی یعنی خینی زۆر لۆ دەچی ئۆکسیجینی زۆر لۆ دەچی کامە بەپێی ئەو ئامێرەی دەتوانین کەشفیکەین جا ئێرە ئەوە تاسکە چیترە ئەوە هەرامان ئەکسپریمنت بوو بەس ئەو تاسکە و جارەی ڕسمی دەموچاوی نییە
بەڵکو ڕسمی خەت ئۆریەنتیشن لاینی پێدەێن بۆ من ئەو خەتانە 45 دەرەجە بەلای دەستە ڕاستن ئەو خەتانە 135 دەرەجە بەلای دەستە چەپن ینی ئاراستەیان جیاوازە ئاراستە ئەگەر زەین دەرێ ئەو منتیقا لای منتیقەی تری مێشتی مرۆڤی کە لە لای خوارەوەیە ئەکتیف دەبی ئەگەر نەفەرێک ئەو شتانە ببینی ئەوە لۆ یعنی ئێستاوەلۆمان بەدەر دەکەی کە ئەو منتیقانەی کە ئایدی کەشفکردنی دەموچاوی مرۆڤن بڕێک لە سەروترن لەوەی کە ئەوانەی کە یعنی لە سیستەمە هەڕەمیەکەی لە سەروترن چکە بێگومان ئەمە بینینی ئاراستە و پیکسل و نقطە ئەو شتانە ئەوە لە هەڕەمەکەی لە خوارەوەی مێشتی مرۆڤن ئەوانی تر لەسەرەوەی ئەین مەبەستم لێرە لە چ دێ ئەو بزان سینکەن ئێستاەوە یەک لە لێکۆڵینەوەکان کە پێیوەستە بە نیۆرۆساینس ئەمە سوودمان لێ وەرگرتیە لێکۆڵینەوە چی تریشمان هەبوو لەسەرەوەی کە دەنگم هەردێەوە نییە کاگەری بەڵێ دەنگ زۆر تەواو مامۆستا زۆر چاکە ئاها یەک لە تاقیکردنەوەکانی تریشکە بە خەڵکەکەمان دەکردن یان بۆ نمونە ئەوەکمان پێپشاندان کە بۆ نمونە ئەوەمان پێپشاندان کۆمەڵک وێنەمان پێپشان نەدا پرسیارمان لێ دەکرد دەماگوت ئایا ئێستا وەرسرای ئێلیفان دەماگوت ئایا فیل گیاندارە یان گیاندار نییە نەفەرەکە پرسیارەکەی جواب دەداوە لە بن ئینفەرمانای دوگمەچی لە دەستت یان دەستە ڕاستی دادەگری یان دەستە چەمدای دەگری ئەمە گرنگەکە لێرانە بەس چ بوو تەماشای مێشکمان دەکرد لە حالەتی وەڵامەکەیوی جا دوو گروپمان مقارنە دەکرد هەندێکیان تەمەنیان گەورە بوو بەسەرەن 50 ساڵ بەسەرەوە هەندێکیش گەنج بوون لە تەمەنی 20 ساڵی لۆ 30 ساڵی ئیتر بەراوردی ئەکتیڤیتی مێشتی ئەو دوو گروپەمان دەکرد یعنی تەماشامان دەکرد ئێستاوە چ کردیە لێرانە یۆنگ ئۆڵد یعنی ئەوە ئەو گرافانەی کە دەبینن ئەکتیڤیتی مێشتی یۆنگ و ئۆڵدەر یعنی ئەو کەسانی کە گەنجترن بەراوردمان کردێ لە چەند منتیقەی مێشتی مرۆڤی لەگەر ئەو کەسانی کە تەمەنیان بڕێک گەورەترە دەماوێت بزانین ئەکتیڤ یعنی کە ئەو تاسکەمان پێ پیشاندایە دەماویست بزانین ئەکتیڤیتی مێشتیان جیاوازی کووە ئەوە یەکێک لە تاقیکردنەوەکان کە سوودمان لێوەگرێت ئیتر لۆمان بەدەرکرد کە ئەوانەی کە گەنجترن ئەکتیڤیتیەکانی مێشتیان جوانتر لە بە ئەمارای دەخیندرێتەوە لەوانەی کە پیرن لەبەرەوەی کە بەشەر پیر دەبی مێشتی بڕێک ئەوەتر دەبی تێکەوتر دەبی و توانای دەرخکردن و شتانەی کەمتر دەبی ڕاستە خیبرەی زیاد دەبی خیبرەی قەدیمی زۆر دەبی بەشەر چەند تەمەنی گەورەی خیبرە قەدیمەکانی ئەو شتانی کە تەجروبەی هەیە ئەوەتر دەبی بە شتی نوێ زەحمەتتر فێر دەبی مەبەستمەوەیە دووبارە زۆر سوودمان لەو ئامێرەی وەرگرت جا مەبەستی لێرە چییە ئەگۆ کە لە بواری سایکۆلۆجی دەتانن بە هەموو ئەشێوەچی سوود لەو ئامێری وەرگرن لەو لێکۆڵیەوەی بۆ نمونێ لەوانەیە یەکێکتان لە مێشکتان بی بڵێن ئەم دەمێت بینی دوو گروپ ئەو کەسانی کە دەستنە سزنێ سایکۆپاثن یان شەڕاگێزن بەراوردی بکەم لەگەڵ کەسانی کە ئەوەنە ئاشتی خواز و ئەوەنە دەتێت ئەو هایپۆتێسەکت هەیە بیردۆزەکت هەیە لەسەرەوەی کە دەبی مێشتیوان چ مەنتیقەی مێشتیوان دەبی کاریگەری هەبی لەسەر و جیاوازیەی دەتانی مەسەلەن بۆ نمونە بچی ئەو ئامێرەی بەکاربیی بەس وەگوتم یعنی دەبی دیزاینەکەت بڕێک مەزبوط بی نەک ئەوها پرسیارێکی گشتی بکەی برەی فلان نەفەری دەبم بەس تەماشای مێشتێکم دەی پرسیارێکی بکەی برەی بەراوردی بینی ئەو دوو گروپی دەکەم بۆ بەو شێوەی لە بنجیازەکەی ئەو نەوە پرسیارانیان لێ دەکەم بۆ بەراوردی ئەو شوێنەی دەکەم و تەوەقع دەکەم ئەو منتیقەی مێشتی ئەوەی کە ئەکتیڤیتیم بدات لۆی لەگەر بیردۆز و یان گریمانەیەکەت بگونجێ چکە هەمووی وایە بەڕاستی تەجروبەی زانستی هەمووی وایە ئەوەی کە نامەوێت زیاتری ئەوە بکەم بە بەردەوامم لەسەری حەزەکەم ببدە گفتوگۆ یان ئەگەیەکێک پرسیاری هەبی جوابی بدەمەوە بەس ئێستا حالیەن زۆر ئەو بوارە پێشکەوتیە ئەی بۆ من ئێستا زیرەکی دەستکرد پەیدا بووە یعنی ئەو سیگنەڵانەی مێشتی مرۆڤ کامە دەماخیندەوە بە پێی هەندێک سوفتوێری ئێستا بە پێی زیرەکی دەستکرد دەپاین بێخینینەوە جاوەیەکەکە لەو ئەوانەی کە ئەو باسیەوەی دەکات کە کو دەتانی زیرەکی دەستکرد سیگنەڵەکانی مێشتی بدێ زیرەکی دەستکرد بە زیرەکی دەستکرد بڵێ ئەو سیگنەڵانە معنای چییە جا گروپەک لە گروپەکان ئەوە لە یابان زۆر ئەوەنە ینی زۆر لەو خیبران زۆرە تانیتیان لە سیگنەڵەکانی مێشتی کە
لە FMRI ئەویان کردیا ڕیکۆردیان کردیا ئەو وێنانە ببینەوە کە بە بەشەرەکەیان پیشاندا ینی بۆ وێنێستا وێنەی زەرافەتیان بە بەشەرەکەی پیشاندایە کە لە بن جیهازەکەی بووە دواتر لە سیگنەڵەکانی مێشتی ینی لە پیکسڵەکان و ئەو شوێنانی کە ڕۆناکە و کەمە لە مێشتی مرۆڤەکەی دایکیانەوە ئەوەکەی زیرەکی دەستکردەکەی زیرەکی دەستکردەکە لە سیگنەڵەکان گوتیتی ئەو وێنەیە دیتە یعنی بۆ منەوە ئەو وێنەیە کە زیرەکی دەستکرد لە سیگنەڵی مێشتی خینیتەوە ئەوە زۆر زۆر گرنگە ینی ئێستا ئەوەندە پێشکەوتووە کە دەتوانین وەرە وێنەکە 100% بۆچی وێنەیەکەی نییە بەس ینی زۆر زۆر پێک دەچێت ینی معنەیە بەس لە سیگنەڵی مێشتی دەتوانین بیخینەوە ئەو نەفرە چی دیتە یان بیر لە چ دەکاتەوە جاوە بەخۆتان بزانەوە لە فیوچەر و لە داهاتوودا چەند گرنگ دەبی ئەو بابەتە ئەمە حەزم لێ زیاتر لە سەری نەڕۆم هەر ئەوەندە باس کرد ئەگەر ئەنگۆ پرسیارێکتان هەیە و دەتوانین بگەڕینەوە شوێنەکان لە شێوەی گفتوگۆ مناقەشەی لەسەر بکەین دکتۆر دەست خۆش بە وڵی جەماعەتێک ئەڵێن ناتوانین بینە ناو هەوڵەدەم بزانم لەبەر چ ناتوانن ئەوە تێک دەف با چاچیان بکەم وەختی ئینشاڵڵا گفتوگۆیەک دەست پێەکەین دکتۆر دەربارەی نازانم من بۆ خۆم کۆمەڵک پرسیارم هەبوو خۆی من لە مەرحەلەیەکی زانکۆ راپۆرتێکم ئەوە کرد لەسەر درۆکردن لە ڕوانگەی فیسیۆلۆژیەوە جاباسی ئەوە کات کە یەک لە زانەکان ساڵی 1999 بەهۆی ئامێری زرنگانەوە موگناتیسی توانی ئەوە دیاری بکات کە درۆکردن لە بەشی پێشەوەی مێشکەسەر بەشی پێشەوە ئەنجامەدرێت واتە کاتێک ئینسان درۆ ئەکات بەش پێشەوەی مێشکەسەر باڵێن تۆزە گۆڕانکاری بەسەردادێت بەهۆی ئەو ئامێرەوە سەلمێنرا بەڵام جگە لەوە حەزەکەم ئەوەش بزانم ئایا بۆی ئەو ئامێرەوە ئەگەری هەڵەکردن ڕۆدات طبعاً با ئەو خاڵەی باسکەم ئەو ئامێرە ئەگەر ئەتوو ساڵانە سەدەها لێکۆڵینەوە بەسای ئەو ئامێری دەکرێت بەس باوەڕتان هەبی یعنی لە 150 غەڵەتە یعنی لە 150 ئەو لێکۆڵینەوەی کە بڵاویش دەبنەوە چکەمە لە کەمبریج ئەم لە کەمبریج دەبخین بەڕاست لەوێن دەرێ ستانداردی لێکۆڵینەوەی زۆر زۆر بەرز بوو لەوێن دەرێش یعنی زۆر دەرێن خەڵکێکی زۆر لێکدانەوەی غەڵەت لە بۆ ئامێرەی دەکانی بۆ نمونە یعنی زۆر زۆر ئاسانە تو نەفرێکی باوەیە بن ئەو ئامێرەی منتیقەی مێشتی ئەکتیڤی مەودمونە ئەو منتیقە ڕاستبرێ ئەو منتیقەیە بەهۆی ئەوەی ئەکتیڤ بووە لۆی بەڕاستی ئەو ئامێرەی بەکاربیینی بەڕاستی پێش هەموو شتێکی نابی ئەوەی بکەیت ینی بەتەنێک نەفەر و دوو نەفەر و ئەوە نابی یعنی دەبی مەجموعەک نەفەر دوو نابی ئەگەر دەبی هایپۆتێست هەبی دەبی گریمانەت هەبی گریمانەکەی تو چییە یعنی بۆ نمونە یەک لەو شتانە گریمانانە دەبی پێش ئەوەی بڵێ یعنی زۆر جاران ئەوە غەڵەتە برێ من دەمەوێت بزانم چن منتیقەی مێشتی مرۆڤی ئەوەی دەکات دەبی میکانیزمەکەش ببینیەوە برێ ئەم پێم وایە ئەو منتیقەی مێشتی مرۆڤی لەبەر ئەو میکانیزمەی ئەگەر نا فۆلس پۆزیتیڤ گەلک زۆرە فۆلس پۆزیتیڤ چیە چونکە ئەو ئامێرە هێشتان مێشتی مرۆڤی هەر مێشکە و بەنەوعی دیش دەکات ئەی بۆ نمونە من لەوانەیە نەفرێکی دایمە بن ئەو ئامێرەی دەرێن فکر لە پشیلەی بکەوە بەس لەوانەیە نەفرەکە فکر لە سەجی بکاتەوە بەڕاست خۆم لەناو ئەوەی نەبوویمە لەناو مێشتی نەفرەکەی نیمە کە سیگناڵی مێشتی نەفرەکەی دەبینم دەرێمەها ئەوە منتیقەیە ئایدی پشیلەیە مەبەستم لە چ دەی لێرانە ئەو ئەچکە و نمونەیە زۆر زۆر گرنگە کە باسم کرد بۆ نمونە تو دەتەوێت بزانی لە چ منتیقەی مێشتی ئەکتیڤ دەبی ئەگە و نەفرە بیری لە پشیلەی کردەوە مەسەلەن ئێت و نەفرەکەی داوێ بن جیازەکەی پێی دەرێ بیر لە پشیلەی بکەوە لەوانەیە نەفرەکە بیر لە پشیلەی نکاتەوە بیر لە سەجی بکاتەوە چکە و نەفرە کەیفی بە پشیلەی نایە یان بە هەر هۆکارێکی ئەتوو دێی ئەو منتیقەیە کە ئەکتیڤ وە ئیمێشی مرۆڤەکەی وا بڵاو دەکەوە لە جۆرناڵەکان دەرێها ئەو منتیقەیە هەر دەمای نەفرە بیر لە پشیلەی بکاتەوە ئەو منتیقەی بەشەری مێشتی مرۆڤی ئەکتیڤ دەبی ئێمە دەزانین نەفرەکە بیری لە پشیلەی نەکردەوە نییە مەبەست
زاتو دەبی زۆر کۆنتترۆل بیستەدیەکە کۆنتترۆل یعنی چ یعنی دەبی زۆر ئاگادار بی ئەو هەڵانە ڕوونەدا ینی بۆ نمونە لە جاتەوەی برێ بیر لە پشیلێکەوە ڕسمی پشیلە چی پێ پیشاندەی بەس ئەو وەختیش 100% دقیق نییە لەبەرەوەی نەفەرەکە لەوانەیە تەمەشای پشیلەش بکات بەس بەهۆی پشیلەی وێنەی برادەرێکی بەبیر بێتەوە مەسەڵەن لەو لەحظەی ئەو منتیقەی مێشتی ئەکتیڤیکەی ئایدی برادەرەکەیتی مەبەستم یعنی زرینگانەوەی مڵاتیسی زۆر زەحمەتە کۆنتترۆل بکرێ بەس ئەتوو دەتانی بە چ حالتێکی تای زۆری کەیس وەرگری نەک نەفرەت 1 2 3 4 چەند ژمارەی خەڵک زۆر وەرگری دواتر وێنەکانیان لە سەیەک دانەی ئەڤێرێجی کەی باشتر دقیقتر دەتانی ئەوەکەی لە سەبخینیەوە ئەگەر نا مەجای هەڵە و فۆلس پۆزیتیڤ ئەو شتانی گەلک زۆر تێدا دووش بەعام ئەو بوارانەی کە زۆر ئەبستراکتن ئەبستراکت یعنی چیان بۆن من ئێستا زۆر ئاسانە برێم چ منتیقەی مێشتی مرۆڤی ئایدی ئەوەیە بینینی دەموچاویە یان چ منتیقەی مێشتی مرۆڤی ئایدی بینینی ئەوەیە پشیلێ سەجیان شتێکی وا چکەوانە دیارن بەس بۆ نمونە ئەگە برێم چ منتیقەی مێشتی مرۆڤی ئایدی دادپەروەریە فکر لە دادپەروەری دەکاتەوە بەڕای منەوە زۆر زەحمەتە چونکە ناتان یەک منتیقەی مێشتی مرۆڤی دیاری بکەی برێ ئەو منتیقەی مێشتی مرۆڤی ئایدی دادپەروەریە چونکە دادپەروەری وشەی زۆر گشتیە لەوانەیە ئەگە نەفەرێک بیر لە دادپەروەری بکاتەوە چەندین منتیقەی مێشتی بێتە هەماهەنگی لەگە یەکتر تێدەگەی لە قەستم جا من مەبەستم لە چ دێ کە باسی ئەومان دەکرد ئەو ئامێرە زۆر مەجای هەڵە لێکدانەوەی پێوەیە هەر دەمایکێت بۆ ئامێرەی لێکۆڵینەوە کرد هەوڵمەدە گشتاندنی پێ بکەی یعنی گشتاندن لە سەق بۆ منەت گروپە کوردتیە خەڵکی کوردن گەنجن ئەوەنە منتیقەی مێشتیان فەحز دەکەی بەو جیهازەی کۆنکلوژنەکەت لۆ بە دەردەکەی وا باشترە هە لەسەر ئەو گروپەی کۆنکلوژنەکان بکەی برێ بۆ نمونە مەبلۆمان بە دەرکەتیە لەو گروپەی لەو تەمەنەی کە لێکۆڵینەوەمان لەسەر کردیا لە حالەتی هەڵچوون و تووڕەبوون ئەو منتیقەی مێشتیان مەسەلەن ئەوە دەبی ئەکتیڤ دەبی ینی وا باشترە قسەکانت گشتاندن نەبی نەکو بڵێ ئەو منتیقەی مێشتی مرۆڤی هەموو دنیاوە ئەوەی دەکا هەموو دنیا ئەو لە کاتی هەڵچوونی ئەو منتیقەی مێشتی مرۆڤی ئەوە دەبی ئەکتیڤ دەبی یان ئەوە دەبی جا ئەو ئامێرە ئەو نەوع ئەوانەی زۆر لەسە دەکری ئەو هەڵە لێکدانەوانە ینی خەڵکێکی زۆر کە لە دنیای لە بۆ میدیای مەسەلەن جاروێ یەکێک حەزی لە میدیای زوو بڵاو بکەوە شتێکی وا بڵاو دەبتەوە دەبینی بە سەریعی ئەوە چی کردیا هەندێک لێکۆڵینەوەی بەسیتی لەسەر 5-6 کەسی کردیە شتێکی لۆ بە دەرکەتیە خەڵکیش لە میدیای حەزی لێەوە بڵاو کاتەوە برێ ئەو نەفەرێک بۆ نمونە دیدیتی لە پاش مردنیش مێشتی ئەکتیڤە نازانم چ ینی زۆر زانانم بە بەخۆش ماوە شتانەمان دیتێک کە بڵاو دەبتەوە ئەوەکە ستاندارد نییە لەسە هەموو خەڵکەچیەوەی نەکردی داخواوە لە چ منتیقەی لە چ بەشەرەی بە چ هۆکارێکی ئەو ئەکتیڤیتیە دیتیان هەر هۆکارێکی تربی مەسەلەن تو ناتانی گشتاندنی پێ بکەیت مەبەست دەبی لە زۆر جیان لە زانستی وا دەبی لە زۆر جیان ئەو تەجروبەیە دووبارە بکرێتەوە ڕپلیکیشنی پێدەرێن ینی لە زانست دەبی لە زۆر جیان هەمان تاقیکە و هەمان نەتیجە و هەمان ئەوە بەدەست بکەوە کە بۆ 3-4 جار کە بۆ شتەکە ستاندارد ئەو کاتی دەستە دەفتە بەشێک لە تێکسبوکەکان و خەڵک دەتانی برێ ئەو منتیقەی مێشتی مرۆڤی هۆکارە لە بۆ ئەو شتەی بەس بە یەک تەجروبەی نا دکتۆر ئەو پرسیارەشەکەم ئەوەی تریش ئینشاڵڵا بە قوتابیان هەر پرسیارێکیانەوە بیکەن ئایا توانین بڵین هەر ڕەفتارێکی ئینسان پەیوەستە بە پرۆسە عەقلیەکانەوە ئاتە پرۆسە عەقلیەکان بەرپرسن لە ڕەفتاری ئینسان یان هەستکردن یان بیرکردنەوە شتێکی وا بەخۆی پرسیارەکە ئەوەیە مەسەڵەن ئێستا زۆر شت هەیە ڕەفتاری ما زۆر شت هەیە پەیوەستە پێوە مەرج نییە ئیلا ڕەفتارانەی کە ینی ئەو ئەکتیڤیتیانەی کە لە مێشکمانە یان بۆ منە مەعیدە و دڵ و ئەو شتانەشمان جار بەجار خەلەلێکی دەکەوتە ناوێ دەبتە هۆکار لەوەی کە ئەوە هەڵس و کەوتمان بگۆڕێ بەخۆی بە هەر دەگاتەوە هەر بە پرۆسەکە هەر بە مێشکمان داتی پەردەبتەوە ئەکتیڤیتیەکان چکە بەڕاستی تەماشاکەی دەست و پێ و لاقوانەمان هەموو لەگەر پەتکە پشتی ڕەبتە ینی ئەم کە مەسەڵەن کرد کو دەستم دەجولێنەوە پەتکە پشکم یەکە ببڕتەوە ئەو دەستم دەکەوی لە جوولەی ئەوانە هەموو لەگە پەتکە پشتی ڕەبتە پەتکە پشتی هەمووی لەگە مێشکمان ڕەبتە عیکە لە ڕاستیدا هەمووی ئاخری هە بە مێشتی دادەستەوە
بەزەو معنایوە نییە هەر ئاکتیڤیتێک لە مێشتیبی ئیلا ئەو 100% دەور و بەرمان ژینگەمان یعنی زۆر شت هەیە زۆر فاکتەر هەیە کاریگەری هەیە لەسەر هەڵسوکەوت و ڕەفتارمان بەس بێگومان ڕاستەوخۆ هەر ڕەفتارێک بکرێەوە لە مێشکمانەوە ڕادێوم بۆ منێستان کە دەستم برند دەکەم ئەو هەر لە مێشکم ڕا دێچکە و ئەوە ڕەبتە لەگەر پەتکە پشتی پشتم و ئەویش ڕەبتە لەگەر مێشکم. بەڵێ دەست خۆش دکتۆر. هەر قوتابیەکی تر ئێوەت بەشداری بکات هەر پرسیارێک شتێکیە لەسەر زرینگانەوە موگناتیسی ئەوە با بفەرمێت. السلام عليكم. عليكم السلام. باشي دكتور؟ باشی خۆش بێ سپاس. سلامت بی دکتۆر باس لە کەسایەتی تایکۆپاس کرد حەزم لێ پرسیارێکی بکەم. جارەکانی ڤیدیۆیەکم دی کە لە کۆریا ئەرێتن ئەو کەسانەی ئەو ئافرەتانەی کە دووگیانن حەسەشیان لێ ئۆکرێتن کە پێیان ئەرن ئایا منداڵەکەت کەسایەتی تایکۆپاتی هەیە یاخود نا شتێکی وە هەیە ینی ئەتوانی هەر ئەو کاتێک کە مناڵەکە لە ناو زوجدایکی بزانی کەسایەتی تایکۆپاتی هەیە یاخود نا؟ نا باوەڕ ناکەم ئەو شتە یعنی بڕێک دوورە هەتوو دەتاین برین ئاب مەسەن زۆر زانان ئافرەت حسی باشە و حسی بەخوتەوە ینی هەز بە چشتی دەکا بەس بە منەوە زۆر لێکدانەوەکی دوورە ینی نازانم من هیچ شۆکارێکی ئەوەی نبینم لە بۆ ئەو لێکدانەوەی. بەڵێ ینی کەسایەتی تایکۆپاس شتێکە بۆ ماوەی نییە ژینگەکە لۆی بێنم بێگومان بۆ ماوەی دەوری هەیە بۆ ماوەی دەوری هەیە ژینگە دەوری هەیە هەموو شتێک دەوری هەیە بەس ئەو حالەتی کە باست کرد ینی برێداکێکە بخۆی هەست بە منداڵەکەی بکە ئەو بەچە هەست پێ دەکە ئایا منداڵەکەی عجوولە لە ناوزکی لێکدانەوە دکتۆر بەخۆی هەست پێ ناکات بەخۆی ئەرێن لە کۆریانی ئێستا ئەو داکانی کە دووگیانن ئەسم فەحسەکی ئەکەن لە ڕێگی فەحسەکەەوە بە دەرەکەوی کە مندارەکە کەسایەتیەکی چۆنە تەمەشاکە ئێستا حالیان زۆر شت هەیە بۆ ماوەیە بۆ بەشێکی زۆر لە نەخۆشیەکان جا سایکۆپاتیش شتێک نییە کە ئەوها ئەوە بی بەس بێگومان بۆ ماوەی دەوری هەیە بەزم باوەڕ ناکەم هیچ تێستەچیان دی 100% برێن ئەو نەفرەی ئەوە دەکەین کە ئەو نەفرە لەوانەیە زۆر جاران دەبینی کۆمەڵک خەڵک هەیە بەعام توندڕەوترن لە کۆمەڵک خەڵکی بەهۆی ژینگەیان و بەهۆی ئەوەی لە ژینگە شەڕانگێز گەورە بووینە و ناخۆش بینە ئەو شتانە و دەبێت بوویتە بەشێک لە بۆ ماوەیان لەبەرەوەی ئەو سیفەتە لەوانەیە لە ئەو ژینگەی باش بووی ئەمە بۆ معنایوەنی هەر کەسێک لە ژینگەی شەڕانگێز بوو ئەوە ترەوەی چکەت لەوانەیە گە لە ژینگەی بی شەڕی تێدابیەوەی تێدابی لەوانەیە شەڕانگێزی باش بیلۆتلۆی قوتاربی لەو ژینگەی مەبەستم یعنی زۆر جاران هەموو شتێکە لە ناو جیناتمان بی معنایوە نییە خراپە هەر شتە و لۆ زروفی خۆی باشی خۆی هەر هەیە بەس ئەو لێکۆلینەوانەی کە دەرێ ئەو نەفرێک 100% دەزانیەوە سایکۆپاتیاننا ئەوە پێم وایە هەڵەیە ناکرێ ئەوها بە سایکۆپاتی مەڵتی فاکتۆریال یعنی کۆمەرەك فاکتەر هەیە کە وە لە بەشەری دەکا بکتە شتێک یعنی بێگومان فاکتەری بۆ ماوەی دەوری هەیە بەس بەتەنێت ناتانی لە سەیەک فاکتەری ئەوە بکەیت برێ من ئەو فاکتەرم دیتیتەوە ئەو سیگنەڵم دیتەوە ئەوە پێشبینی دەکەم ئەو نەفرە وای لێبی تاو دەستەکان خۆش بە دکتۆر زۆر مەمنون. ڕێستێ هەر قوتابیەکی تر هەر بەڕێزێکی تر ئێوەت بەشداری بکە فەرموون. السلام عليكم. وعليكم السلام. والله نەمانزانی ئەمە هەتا داخل بووین ینی زۆر محاولەمان دەکرد نەدەهاتە ناوێ دەهات بەس ئەوەی نەدەکرد نەمانزانی زرینگانە موگناتیسی چییە. کێشەنیە نازانم ئەگەر ڕیکۆردیان کردی مەسەڵەن دەتان دواتر لۆتان بنێرن وایە کاکالی ئەگەر مەسەڵەن ڕیکۆردت کردی بەڵێ ڕیکۆردمان کردی بەڵێ دەتان لۆ گروپەکەی خۆتان بنێرن و ئەو کەسانی کە لە دەرو ناسی دەخینەوە. دکتۆر وڵا ئەگەر قوتابیانی تر پرسیاریان نابێ حەزەکەم پرسیارێکی دیر بکەمەوە. خۆی ئێستا کەیسێکمان هەیە لە دەروونزانی پێڵەن گەیسی گێت با بڵێن کەسایەتیەک بووە ئیشی تەقاندنەوەی شوێنەکان بووە ئەوانەی تەقینەوەی شوێنەکان جارێکیان کاتێک ئێوەی شوێنێک بتەقینێتەوە پارچە ئاسنێک بەرسەریەکەوێ و لە بەشێکی مێشتەوە لە ئەچێتە ژوورەوە لە دیوەکەی دیدێتە دەرەوە
کەچی بە پێی خۆی هەڵەستێتەوە و ئەچێتەوە لای دکتۆر و ئەو پارچە ئاسنە تەنان لەسەری دەردێنە کەچی هیچ عیبی نییە لە ڕووی ئەوەوە. بەڵام پاش ماوەیەک سەیرەکان ئەو شخصە کەسایەتی ئەگۆڕێت، واتە لە کەسێکی نەرمونیان و با بڵێن ئەو کەسێک کە زۆر هاوڕێتی شخصەکانەکات کەچی ئێستا بۆتە کەسێکی تونندڕە و تووڕە و لەو جۆرە کەسایەتی بۆ دروست بووە. اینجا بەشێک لە دەروونزانان ئەو کەیسە بەکاردێنن ئەڵێن کەواتە پرۆسە عەقلیەکان بەرپرسن لە کەسایەتی ئینسان لە ڕەفتاری ئینسانەکان. تا چەند نەماتوانین پشت بەو قسەیە ببەستین یان بەو کەیسە ببەستین؟ طبیعی بێگومان ئەو کەیسە هەیە. پێشەم شتێکی ینی مێشتی مرۆڤی بەشێکی گەورەی هەیە لە مێشت مرۆڤی بەشێک هەیە پێی دەگوترێت برین سیستم، ئەو بەشەگە خەلەلی بکەوتە ناوێ زۆر مەترسی لەسەر ژیانی مرۆڤ دروست دەکات. یعنی ئەو بەشە شوێنە ئەساسیەکانی مێشتی مرۆڤی بۆ نمونە حتا هەناسە دانیشمان کۆنتترۆلی دەکات. ئەگەر ئەو بەشە تێکچی ئەو بێگومان مردنە. بەس بەشەکانی تری ینی بۆ نمونە بەشی فرۆنتال لۆبەگات زۆر جاران لە ئەوانەی کە عملیاتی دەکەن نەشتەرگەری ئەگەر نەفەرێک تووشی سەرعی بی تووشی گەشتکەی بی ئەوەی بی یان گرێکی هەبی لەو منتیقەی مێشی بەشێکی باشی ئەو منتیقەی مێشی دەتان لێکەن و بێەوەی نەفەرەکە بمری احتیاجی بەس بێگومان هەر منتیقەی مێشی مرۆڤی لێ دەکەیەوە معنای وە نییە ئەو نەفەرە 100% وەچی خۆی دەبی کاریگەری لە سەدەی بە پێی منتیقەکەی ئەو منتیقانی کە لە نێزیکن لە فرۆنتال لۆبی بە فرۆنتال لۆبی پێدەرێن ئەگەر ئەو منتیقانە لێکەوە لە مێشتی مرۆڤی کاریگەری دەکەوتە سەر پێرسناڵەتی ئەو نەفەرەی چکە و منتیقا زۆر زۆر گەورەیە لە مێشتی مرۆڤ زۆر پەیوەستە بە پلاندانان و شتی درێژخایەن. جا لەوانەیە لە ماوەی کورتخایەن لۆت بەدەر نەکەی کە و نەفەرە چی لێ هاتیە ینی برێەوە نەفەرە طەبیعیە پێی دانی سپێنێت چ خواردی پێ دەرێ ئەوم خواردیە و قسە و ڕەفتاری وەچێکە بەس لە ماوەی درێژخایەن هەز دەکەی هەڵسوکەوتی گۆڕایە چکە ئەو منتیقای مێشتی پەیوەستە بە پلانە درێژخایەنەکان. جاکە لە پلانە درێژخایەنەکان ئەگە هەڵسوکەوتی بگۆڕێ لەوانەیە بەشەرەکە بێگومان ڕەفتاریشی دەگۆڕێ ینی لەوانەیە توندڕە و تربی ئەوە تربی جا بە پێی ژینگە و بە پێی منتیقەکەی مێشتی مرۆڤی ینی وە زۆر طەبیعیەکە و کەیسە لە دەروون ناسی بەکاردێن وەکەوەی کە ئەو منتیقەی مێشتی مرۆڤی پەیوەستە بەو ڕەفتارەی. بەڵێ دکتۆر بەڕێز ئیدریس محەممەدی پرسیارێکی کردووە ئەڵێ FMRI لە چ کاتێک دەکرێت بۆ جگەر لە گرفتە عەقلیەکان بەکاربێت، واتە بۆ چ حاڵەتێکی ئاساییش سوودی هەیە توێژینەوەی لەسەر بکرێ؟ بێگومان زۆربەی ئەو حالەتانی کەم باسم کرد حالەتە ئاساییەکان بوو ینی بۆ نمونە ئەمە ئەنگۆ لە سایکۆلۆژیان لە دەروون ناسی دەتانەوێت بزان لە لایەنی نۆرمەڵیش مێشتی مرۆڤی ئیش دەکات نەک بەس ئەوەکە ینی بۆ نمونە لە هەمووی بەسیتر بەسەن ئێستا کە دەستم برند دەکەم دادەنێم دەتەوێت بزانی چ منتیقەی مێشتی مرۆڤی کۆنتترۆلی دەست برندکردن دانانم دەکات ینی ئەمنی داوێ بن فانکشنال MRI پێم دەرەی ینی بە جیهازەکە چ دەکات ڕستنی مێشکم دەگری کات لە دوو کات ینی فریم لە دوو فریم وەچی ئەوەی نییە یەک جار ڕستنی بگری ینی وەچی ئەنیمێشنی لە دوو یەک ڕسمەکان دەگری زاتوو کە جیهازەکە ڕسمی دەگرێت و مەسەلەن پێم دەری دەستت برند کە دەستت دانێ دەستت برند کە دەستت دانی جا دواتر تەمەشای مێشتی دەکەی وەچی ڤیدیۆی ئەنالیسی دەکەی تەمەشا دەکەی بزانین لە چ منتیقەیەم کە دەستم برند کردیە دەستم دانایە هەمووی ڕسمەکان ئەوە دەکەی بەراورد دەکەی لەگەیەکتری بزانین ئیتر یەکسەر منتیقەی مێشتی مرۆڤی ئەکتیڤ دەبی ئەو منتیقەی کە ئایدی دەست برندکردن و دانانەیە دەبینی ئەو منتیقە ئەکتیڤ بوو ینی ئەوە تەجروبەی زۆر بەسیط لەوەی کە بەس بزانانی ئەگە بدەوێت چ منتیقەک ئایدی دەست برندکردن و دانانەیە ئەوە چ نەخۆشیش نییە چ ئەوەش نییە مەبەستم ینی لە حالەتی زۆر ئاسایش دەتوانی بەکاری بینی بەس دەبێت تو پرسیارەکەت معقول ینی وێستا دەست برند کە دانەوە شتەکە هەموو کەس دەزانی چ منتیقەی مێشتی مرۆڤی پەیوەستە تو دەی بڕێک کە ئەو جیهازەی بەکاردێنی جیهازێکی بە تەکلیفە ئەوەیە دەبی محاولە بکەیت پرسیارێکی نوێ بدۆزیەوە لەوەی تاقیکردنەوەکەتی لەسەر بکەیت. دکتۆر محەممەد پرسیارێکی کردووە ئەڵێ لەبەرەوەی لە سەرەتاوە لێرە نەبووی نازان FMRI چی بوو، بەڵام ئەمەوێت بپرسم دکتۆر ئەتوانێت چیمان پێ بڵێت لەبارەی ئەمیگداڵا و ڕەفتارەوە یاخود تێکچوونی ئەمیگداڵا؟ ئەمیگداڵا شوێنێکی مێشتی مرۆڤە کە پەیوەستە بە
ئیمۆشن یعنی عاتفە و سۆزی مرۆڤ، یعنی بۆ نمونە هەر شتێکە پەیوەستی بە ئیمۆشن و بە سۆز بوانە ئەو منتیقەی مێشکی مرۆڤی پەیوەستە پێیوە. ئەگەر تێک بچی بێگومان ئەوە کاریگەری دەکاتە سەر هەست و سۆز و ئەوانە، و ئەوەش بە ئێماڕای دەتانی تاقیکردنەوەی لەسەر بکە. یانی بۆ نمونە تەماشاکەی ئەگەر نەفەری خەمگین یان ئەوانەی کە خەمۆچیان هەیە لەگە نەفەرە نۆرمالەکان بەراوردیان بکەیت لە بن FMRI و بێگومان ئەو منتیقەیەت پێشاندا کە کاریگەری هەیە، یعنی ئەکتیڤیتی کەم بوویتەوە یان زۆر بووە لە حالەتی طبیعی و ناتەبیعیەکان. بەڵێ دەست خۆش دکتۆر. دکتۆر پرسیارێکی تر هەیە، باسی کەیسێکە کات لە دادگا کەسێک دادگایە کرێت بەهۆی گێچەڵکردن بە ئافرەتانەوە پیاوێک لە دادگایەکە باسیەوە کات ئەڵێ خەتاکە لە من نییە، ناتوانم خۆم کۆنتڕۆڵ بکەم، بۆیە هەوڵەدەن ئەوزام هەل لە ڕێگای زریگانەوە موگناتیسیەوە هەوڵەدەن کە ئەوەیشی لەسەر بکەن، تاقیکردنەوەشی لەسەر بکەن، سەیری مێشکی بکەن، سەیرەکەن مێشکی زێدە گۆشتێک لە مێشکی دروست بۆ شتێکی وە، دواتر ئەو بەشەی مێشک لە ئەبان چاکە بێتەوە، کەسایەتەکەی ئاساییە بێتەوە، بەڵام دواتر دووبارە دەست دەکاتەوە بە گێچەڵکردن، دووبارە سەیرێکەنەوە بە هەمان شێوە شوێنێک ئەو زێدە گۆشتە دووبارە دروست بۆتەوە. ئایا ئەوە سلمێنەری ئەوەیە کە پرۆسە عەقلیەکان کاریگەر لەسەر کەسایەتی دروستەکەن، یان ئایا لێرانە پرسا ئەخلاقیەکان ناخرێنە ژێر پرسیارەوە؟ ئەنە ئەگەر پرۆسە عەقلیەکانمان بەرپرس بن لەوەی کە ئەوەی ئەیکەین یان نایکەین و بەدەست خۆمان نەبی، ئەو کاتە مانە کەسایەتی ئەمان لایەن ئەخلاقیەکە چی لێ بەسەر بێت؟ نازانم کە پرسیارەکە ڕوون بێ. بەڵێ ئەم بەخۆی ئاگداری ئەو کەیسەی نیمە، یعنی هەز دەکەم مبالغەت تێدا هەیە لەو نەوعەت لە دروستکردنی ئەو نەوعەت چیرۆکانە، بەس طبیعی یعنی نەوا زۆر طبیعیە. بەس یەک نقطە هەیە، FMRI هەتا ئێستا لە بواری محکەمەی بەکار نایەم، لە بەندی هەست دەکەم چیرۆکانە بەشێکی زۆری کە بڵاو دەبنەوە دروستکراون، یعنی ئەمە بەخۆشم جێم لەو نەوعەت چیرۆکانە بووە، بەس FMRI بەکار نایە لە بۆ محکەمە، یعنی بەس لە بۆ لێکۆڵینەوە توێژینەوەی بەکاردێ، بەس تا ئێستا ناکرێ یەکێک لە محکەمەی بیان لە شوێنێکی وا بگرێن ئەو نەفرە بابین لە بەڕەنینی موغناتیسی بزانین وایە ئەو نەفرە ئەو بێگومان پزیشک دەتانین بڕیار لەسەردا، بەس ئەو جیهازە ناکرێتە بەڵگە لەسەرەوەی کە ئەو نەفرە فلانە منتیقەی مێشی زۆر ئەکتیڤە کە ئەو منتیقەیەش ئایدی شەڕانگێزیە کەواتەوە هۆکاری ئەو جیهازە بە هیچ شێوەیەکی بەکار نایە بەپێی ئەو زانیاریانم لە بۆ شتانە، چونکە ئەو جیهازە زیاتر لە بۆ لێکۆڵینەوەی بەکاردێ و لێکۆڵینەوەش زیاتر پێویستمان بە کەیساتی زۆر هەیە لەوەی بگەینە کۆنکلوژن، یعنی بە یەک کەیسی تا ئێستا سیگناڵەکان ئەوەندە دقیق نینە ئەمەی کەیس بە کەیس بین ئەوەی بەکاربینی، یعنی دەبی کۆمەڵێک کەیسی خڕکەینەوە هەمووی لە سەیەک دابنەی ئەو جا کۆنکلوژنەکەمان لەو بەدەر دەکەی، لە بەندی تا ئێستا لە بواری لێکۆڵینەوەیە نەک لە بواری ئەوەی کە بری لە محکەمەی بەکاردیان لە شوێنانە. بەس وەکو پرسیارەکەت بێگومان یعنی ڕەفتاری زۆر شتەیە پەیوەندی بە ڕەفتارەکانمان هەیە، جامە چ ڕەفتاری خراپ بکەین یان باش بکەین، نەک هەر ئەوەی کە ئەکتیڤیتیانی مێشکمان ژیگەی دەوروبەریشمان بەڕاستی پەیوەستە، یعنی ئەمە نمونەی ئاسانتری شتێ، یعنی زۆر نەفەر هەیە کە مەسەڵەن لەوانەیە دوو ڕۆژ چوبیتە ناو داعشی کە کاری زۆر خراپی کردبی، لەوانەیە لە ژینگەی تر مەسەلەن ئەو نەفەرێکی ئەوە کەس نەکوژی، یعنی مریشکە چیت نەکوژی مەسەلەن مەبەستم، یعنی ئەو شتە پێویستی بەو جیهازەی نییە لەوەی تو بگەی ئەو کۆنکلوژنەی کە ژینگەی دەوروبەرمان بۆ نمونە تەسیری هەیە، یعنی بۆ نمونە ئێستا لە ئەمریکای وها دەکەی نەفەرێک دەستە سکوڵەکی چەند منداڵێکی دەکوژی بەچەکی، مەسەلەن لە کوردستانی مە زۆر ئەو حالەتە کەم ڕوو دەدا، یعنی ئێستا من جێم لێبوو لە ئەمریکای بەس لەو ساڵ 100 حالەتی وا ڕوویدایە کە نەفەرێک بەچەکی دەستە قوتابخانەکەی ئیتر بەدەمانچەی دەکاتەوە خەڵکەکەی دەکوژی. ئەگەر لێ پێچیەوە لە ئەمریکای وایە لە خەڵجی تر وهایە لە بەرەوەی لە ئەمریکای سیلاح هەموو ماڵەکەیتی هەموو کەسێک هەیتی، یعنیەوە بەخۆیان لە دەستوریان بڕکەیە زۆربیان کەیفیان بە سیلاحی دێ بەچەکی دێ و زۆربیان ئەگەر تو لە فیلمەکان دیتبتان کە منداڵیان گەورە دەبی دەیبەنە شوێنە فێرە چەکی دەکەن، یعنی دەڵێن یعنی وەکو ریاضە چیە بەڕاستی لەکنەوان پێی دەڵێن، یعنی ئەگەر لە فیلمان بتان دیتی ڕاهێنان دەکەن لەسەر
ئەوەی لەسەر ڕاوکردنی یان لەسەر شتی جاگەر 300 میلیۆن کەست هەبی لە وڵاتەکەت هەر هەمویان چەکیان هەبی و هەمووشیان لە تەمەنی گەنجایەتی فێرە ڕاوکردن ئەو شتانە بکرێن وەکو ڕاضەک بێگومان ئەوەی زۆر دەبی کە ناوەی یەکێکیان سایکۆپاتێک لەو سایکۆپاتانە بچتە قوتابخانە چ خەڵکەکەی بکوژی کەچی لەو مانەوەریە لە وڵاتی مە شتی وان داربینین یان کەم بوو نازم جێتان لە دەنگمەیانە چکە دەرێ قەتا بوو وڵی قەتا بوو دکتۆر بەڵام ئێستا باشترە کاگالی کاک دکتۆر لەو شوێنەی بوو باسم دەکرد ئێستا قسە پێ دکتۆر ئێستا والله تۆزێک خرا ئێستا حالیان دەنگم لێوەنی ئێستا باشترە ئێستا باش نازمەوە ئینتەرنێتەکە دەم نادەم ئەو هایلی جا مەبەست مەگەجێت لە قسەکانم بوو بی ژینگە دەوری زۆر هەیە بکرد پێم وایە ژینگە دەوری زۆر هەیە جا ئەوەی لێدانەوەی لێو دەکەی معنای وە نییە خۆگەر ژینگەکە ئەوە نەبوو خەڵکەکە یەکە چوو خەڵکی کوشت نابی لە سزنی دابنی برێوە لە بەرەی ژینگەکەی خراپە تربیەت دەین باوەی بکەین ئەنگ حاڵەکەی خۆت چاکەوە بەنامان کاتیش ئەو کەسێک تاوانی کرد مەعالەک محاولەکەی عقوبەی بکەیت بەس بێگومان یعنی شتێکی احتیاطی ئەو تاوانبارت پێوابی کە ئەوی ژینگەکە وای دەکردی ئەو بەڕای من شتێکی خراپ نییە گە هەمومان ئەو ناو تێڕوانی نەمانەوی چکە بەلای کەمین تۆلێرانسمان باشتر تۆلێرانس یعنی تحملمان باشتر دەبێت بۆ خەڵکی ئەگەر ئەمە دائیمەن خەڵکی وەکو ئەوە تەمەشاکی وەکو بری خراپەکار یعنی برین ئەو نەفرە ئیلا و بیلا خراپەکارە دەبی مەسەرەن هەوا وەختی فکری ئەوە نامینێ ئایا نەفرەکە مەجای چاکەی بەزاری چاکردنی تێدا هەیە یاننا بەس ئەگەر ئەوە وا هەز بکەیت کە ژینگە دەوری هەبووە ئەوە دەوری هەبووە و کاتی هەم دەرەی هەوڵ دەدەین نەفرەکەی چاکەین چکەوە بەشەکە لە ئیشینگ وەکو دەرون ناسووانە و هەوڵ دەدەین کۆمەلگەکەمان چاکەین یان ژینگەکەمان چاکەین لەوەی ئەو ڕووداوانی تێدا دووبارە نەبتەوە نازانم جوابی پرسیارەکەت وەرگرتەوە یان بڕێک درێژە بەڕاستی و پرسیارە وەڵامەکی وازەحی نییە بە یەسونۆ بەس ئەوەندە یەکەم دەریم ئەو شتانە مەڵتی فاکتۆریانە یانی فاکتۆرێکی گەلک زۆر هەیە دەوری هەیە لەسەر هەڵسو کەوتمان بەتەنێ ناتان یەک فاکتەرە و زۆر زاناو پرسیارەی دووبارە دەکەوە درەی شتا ئەکتیڤیتیەکانی عەقڵمان دەوری هەیە لەسەر ڕەفتارەکەمان بەڵێ هەیەی بەس بەتەنێ فاکتەر نییە ژینگە و سەدەها فاکتەر هەیە کە دەتانی بیژمێری هەر هەمووی پێکەوە دەوری هەیە لەسەر هەڵسو کەوتمان وەڵە دکتۆر دەست خۆش بێ سلااو جەماعەت باشن ئەم کاتتان باش زۆر سپاسی دکتۆر دەکەی کە ئەمڕۆ بەشداری کرد لەگەڵمان من پرسیارێکم هەیە دکتۆر گیان بەنسبەت ئەوەی کە ئەنجامدانی ئەو پرۆسەیە بۆ تەمەنێک گونجاوە تەمەنی دیاریکراوی هەیە جگەر پرسیاری دوم ئەوەیە کە ئافرەتی دووگیان بۆی هەیە ئەم پرۆسەیە ئەنجام بداتن ئەگەر بۆشی هەیە هیچ زیانێک بەسەر ئەو منداڵی ناوسکی ناگەیەنێتن زۆر سپاس مەبەست یعنی تا ئێستا هیچ ئەوە چی تێدا نەدیکرایە کە آخر تەسیری هەبی بەس چیە منداڵ بڕێک ناخۆشە کە ئەوەی بکرێت ئەتوناتای منداڵ چکە و جیهازە ئەگەر منداڵ لە بنی ڕانەوەستی بەباشی یعنی ئەکتیڤیتیەکانی مێشی پێ ناخیندرێتەوە بەس وەکەوە هیچ مەترسێکی نییە لە بۆ ژنی دووجیانش هیچ مەترسێکی نییە بەس هەیە حەزی لەو شوێنە داخراوانە ینی زۆر کەس هەیە حالەتێک هەیە فۆبیای پێیان دەگوترێت ئەوانەی کلۆسترۆفۆبیای پێدەگوت شوێنەداراوانە ینی تووشی هێڵن جۆشتانە دێن تەحتانی لە بنەوەی چکە نەفرەکە یعنی خەتای ئەوەکەی نییە مەترسینیە لەسەر ژیانی بەس نەفرەکە بخۆی تەحملی ئەو شوێنە داخراوەی ناکە ئەگەر هیچ کەسی تر پرسیاری نەما بێ ئەوزام کاتەکەمان تەواو بوو دکتۆر قسەی کۆتایی بۆ ئێمە وەکو قوتابیانی بەشی دەروونزانیان وەکو گروپی سایکۆفێر ئەگەر قسەیەکتە بێت ئەگەر نا کۆتایی پێداێنین بەڕێزن ئەم سوپاسان دەکەم هەوڵدەن بێگومان ئەو گروپانە گرنگە لۆنگۆ دەروون ناسی بابەتێکی گرنگە لە دەرەوەی وڵات زۆر گرنگی پێدەدرێت
و لەمە دوا کێشەی دەرونی زۆر دەبی، یعنی ئێستا لەمە دوا ئامێری زۆر دروست دەبی و شتی زۆر سەیر و سەمەرە دێتە دنیای خەڵکەکی زۆر کێشەی دەرونی لە دروست دەبی. دەروناسی بەشێکی زۆر زۆر گرنگە و ئەنگەوەکو قوتابی دەروناسی هەوڵدەن، یعنی ئەو ئاگداری ئەو ئامێرانەش بن کە ڕەفتارە دەرونیەکانمان و سیگنەڵەکانی مێشکمان وەکو ئەو ئامێریکا من ئەوڕۆ بە کورتی لۆم باسکردن، یعنی وەکو ئینترۆدەکشنەکی بووەکەوەچ بوو کە لە دنیای چ دەگوزەرێ هەوڵدەن خۆتان زیاتر لێی شارەزا بکەن، چکەوە لۆ داهاتووی گرنگە بەڕاستی ئەو ئامێرانە دەبنە بەشێک لە ژیانمان، یعنی لە ئێستاڕا ئەم ئاگادارم چەند جیهازی تریان دروست کردی کە لەسەر مێشکدارنی سیگناڵەکانی مێشکت دەخینتەوە و دەتانی بە بیرکردنەوەی جوولەی بە شتان بێخی. زۆر باش. وەڵاهی دکتۆر دوو پرسیاری تر هاتووە، نازانم ئەگەر حەز بکەی ئازادی لەوەی کە وەڵامی دەیتەوە یان ناچووکە کاتەکەمان تەواو بوو. احتیاریە با بکەن. وەڵاهی بڕێک ئیشم هەبوو بەس احتیاریە دوو پرسیارەش وەڵام بدەینەوە جا کۆتایی پێدەین. پرسیارێک هاتووە ئەڵێ ئەگەر دکتۆر کەمێک باسی براین پلاستیکتی بکردایە باش ئەوە. ئاخە ئەو بابەتە بڕێک جیاوازە لەگەر بابەتی زیندگانەوەی مۆغناتیسیانەوە شێوازی فێربوونی ئەین بابەتێکی بڕێک جیاوازە. پرسیارێکی تر هاتووەوان وەزەم تۆزێک دوور و درێژە. ئەڵە سەلام دەست خۆش دکتۆر گیان، نازانم ئەو پرسیارێ من چەند پەیوەندی بە بابەتەکەەوە هەیە. کاتێک هۆرمۆناتت تێک دەچێت بە تایبەتی لە کاتی کێشە هەیە لە سووڕی مانگانە یان مانگەکانی سەرەتای دووگیانی لە ئافرەتاندا حاڵەتێکی ناخۆشە، تووشی خەمۆکی و بێهیوایی دەبێت، زوو تووڕە دەبێت، هەڵدەچێت بە بچووکترین شت تێک دەچێت یان دەگری، ناتوانی کۆنتترۆلی خۆی بکات. زۆربەی کات بەخۆشی دەزانی هۆکار کێشەکانی تێکچوون و هۆرمۆنەکانیەتی چۆن بتوانی مامەڵەی لەگەڵ بکات. وەگوت بەخۆشی بچی ئەو بابەتە زۆر پەیوەندی نییە، بەس ئەم وەکو ئەوە پێی دەڵێم ئەو بابەتە نۆرمەڵە، یعنی شتێکی طبیعیە. گرنگترین شتەوەیە کە خۆی تێک نەدا، یعنی ئەو شتێکی طبیعیە بەشە جار بەجار هۆرمۆناتی تێک دەچی و تێک دەچی، باڵانسی تەسیری لەسەر زۆر شتی دەکا و مێشکی مرۆڤیش بەشەکە لەو مێشکای کە کاریگەری زۆری ئەوەی لەسەرە زیادبوون و کەمبوونی ئەو هۆرمۆناتانی کە لە کۆی لەشمان ڕوودەدا. بەشێک لەو گۆڕانکاری فسیۆلۆژیانە لەوانەیە زەڕور بی لە بۆ کەسایەتەکەی، ینی لەو ناحیەی لەوانەیە بەخۆی کاتی خۆی زەڕور بی. بەس وەک گوتم هەندێک جار هەیە ئەگەر لە حالەتی بخۆی نەفەرەکە هەز دەکات ئەگەر لە ڕادەبەدەر کاریگەری هەبوو لەسەر ژیانی نەیدەتانی بەردەوامی بێت، چکە حالەتانە بەعام کاتیە هەتا جسمت لێ ڕادێ دایمەن گۆڕانکاری خێرا کە لە جسم ڕوو دەدا بە شەروای دێ. بەس ئەگەر تانی دیتی گەلێک سەری ئەو شتانە تەحملی نییە دەتانی پزیشکی تایبەت ببینی، پزیشکی ئافرەتان بینی بەو بوارەوە. بەس ئەگەر طبیعی ئەگەر زۆر تەسیر لە ئەوەی نەکردی ئەوە طبیعیە بەڕاستی ئەوە مهمترین شتەوەی بە طبیعی وەریگری. زۆر باشە دکتۆر، دەست خۆش بێ. ڕێزدارم دەست خۆش. خوداحافیز. سڵام هەیە لە هەموو لایەک.